الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آتي شست حوتي سورة الإسراء كتواكري آتكي بيشوية لآياتي بيشوتر دا خواهي قورا فرموي پروردگار تانا ك پاڵ یعنی وا دەکات کە کەشتیەکان لە ناو دەریادا بڕۆن و بەهۆی کەشتیەکانەوە بتوانن بەخشش و فەڵدڵ و چاکەی خوای پەروەردیگار لە ناو دەریاکاندا بەدەست بێنن و بەبێ گومانیش تەواو پەروەردیگارتان لە بەرامبەر ئێوەدا زۆر بە بەزەیی و زۆر میهرەبانە. ئەو جار لەو ئاەتادا دەفەرمێت وەئیذا مەسەکم الضر، هەر کاتێک مەسەکم یعنی تووشی ئێوە دەبێت الضر یعنی زەرەرێک، ناڕەحاتیەک، ناخۆشیەک، تنگانەیەک فی البەحری لە ناو دەریادا ظەل یعنی ون دەبن، بزر دەبن من ئەوانەی تەدعون کە ئێوە پێشتر دەتان پەرستن و هاوارتان دەکردنێ ئیلا تەنها و تەنها ئەوەی لە ناو دەریادا لە کاتی تنگانەدا لەگەڵتان دەمێنێتەوە و دەنگتان پێی دەکات و دەنگتان دەبیستێ تەنها چێە؟ ئیاهو، تەنها و تەنها خوای پەروەردیگارە. ئەوەی کە لە حیاتیدا لە ژیانیدا خوای نەناسی و کاتێک لە ناو دەریا و بەحردا لێی دەقەومێ، تەمەن ناوێک کە بە سەردەمیدا بێت، ناوێک کە بە مێشکیدا بێ هاواری لێ بکات و داوای یارمەتی لێ بکات، تەنها خوای پەروەردیگارە. تاقی کراوەتەوە بتپەرستەکان کاتی خۆی زۆر جار ئەو حاڵیان بەسەر هاتووە، مولحیدەکان و هەتەنانەت فیرعەون ئەگەر بەسەرهاتەکەی بخوێنینەوە کاتێک غەرق دەبێ وایە لە ناو ئاوێدا دەزانێت تەوەن نەبوو خۆی خوایە نە کەسی دیکەش خوایە، بۆیە یەکسەر دەڵێ ئامەنتو بڕەبی موسا و هاڕون، ئیمانم هێنا بە خوای موسا و هاڕون و داوای یارمەتی لە خوای موسا و لە خوای هاڕون دەکات. لە ناو بەحر تەوەن ئینسان دەگاتە ئەو پەڕی بێدەسەڵاتی، ئەو پەڕی بێتوانایی، تەوەن پشکەدارێک و چیلکەیەکی دەست ناکەوێت لەوێ دەستی پێوە بگرێ. ذاتێک کە هەبێت، کەسێک کە هەبێت بە مێشکتدا بێ و بە خەیاڵتدا بێ هاواری لێ بکەیت، تەنها خوای پەروەردیگارە. جا دەفەرمێت فەلەمما نەجاکم، بەڵام کاتێک خوای گەورە دەفەرمێت ئێوەمان ڕزگار کرد، جاری وایە خوای گەورە فریای کەسەکەی دەکەوێت، وەڵامی کەسەکەی دەداتەوە، لە تنگانەکەی شەپۆلەکەی مەترسیەکەی لەسەر لا دەبا. دەفەرمێت بەڵام فەلەمما کاتێک نەجاکم ئێوەمان ڕزگار کرد ئیلە البەری بەرەو بوشکایی، ئێوە چ دەکەنەوە؟ ئەعرەضتم، پشت هەڵدەکەنەوە لە خواپەرستی و لە خواناسی و لە هاوارکردنە خوا. لە تنگانەدا هاواری دەکەنێ، بەڵام لە کاتی خۆشیدا پشت لەو خوایە دەکەنەوە. جا خوا دەفەرمێ وەکانە الئینسان و مرۆڤ سروشتی وایە، تەبیعەتی وایە کەفوڕە، زۆر سپڵەیە یان زۆر بێباوەڕە، زۆر ئینکاری نیعمەتەکانی خوای پەروەردیگار دەکات و دان بە نیعمەتەکانی خوای پەروەردیگاردا نانێ. وئیذا مەسەکم الضر، هەر کاتێک مەسەکم تووشی ئێوە بوو الضر ناڕەحاتی و ناخۆشی و تەنگانەیەک فی البەحری لە ناو دەریادا ظەل ون دەبن من ئەوانەی ئەو خوانەی ئەو کەسانەی تەدعون کە ئێوە دەتان پەرستن و هاوارتان دەکردنێ ئیلا ئیدیا تەنها ئەوەی لەگەڵتان دەمێنێتەوە و دەنگتان دەبیستێ و هاوارتان دەبیستێت و فریاتان دەکەوێت بەس خوای پەروەردیگارە. فەلەمما نەجاکم، خوش دەفەرمێ کاتێک ئێوەمان ڕزگار کرد ئیلە البەری بۆ ناو وشکایی ئەعرەضتم، ئێوە پشت هەڵدەکەنەوە لە خواناسین و لە هاوارکردنە خوا. وەکانە الئینسان و مرۆڤ عادەتی وا بووە لە دنیادا و عادەتی وایە کەفوڕە، زۆر پێنەزانە یان زۆر بێباوەڕە و ئیعتراف بە نیعمەتەکانی خوا یان دان بە چاکەکانی خوای پەروەردیگاردا نانێ یان نکوڵی لە حەق و ڕاستی دەکە. کە تەبەن ئەسڵ ئەوەیە ئینسان حەدیثی قودسی پێغەمبەر کە خوا پێمان دەفەرمێت، تەوان دەفەرمێت لە کاتی خۆشیدا خوا بناسە، لە کاتی تنگانەدا خوا فریاد دەکەوێت. تەبەن خوای گەورە هێندێک جار کەسەکان لە خۆشیدا خوایان نەناسیوە، بەس لە تنگانەدا هاوار دەکەنە خوا. جاری وهەیە خوا لەو تنگانەیەش
فریان دەکەوێت ڕزگاریان دەکا بەس بۆی حجیان نەمێنێت و بیانویان نەمێنێت لە قیامەتێ نەڵێن خوایە ئەگەر ئەو جارە ڕزگارت کردباین و ئەو جارە نەت کوشتباین ئێمەش ئیمانمان دەهێنا خوا دەرفەتیشیان پێدەداتەوە هەلی ژیانیشیان بۆ دەڕەخسێنێتەوە بەڵام کەسەکە هەر بێدینە هەر بێ باوەڕە کە ئەو جۆرە کەسانە بێگومان لە کافریەتی و لە بێ باوەڕیدا زیادە ڕەویان کردووە و تێیان پەڕاندووە دەنا ئینسان ئەگەر هەلی پێدرایەوە و تەمەنی پێدرایەوە دەبێ عیبرەت و پند لە ڕابردوو وەرگری ئەو جار دەفەرمێت ئەفە ئەمینتوم ئایا ئێوە دڵنیان ئەمینن ئەی یەخسیفە بیکم کە ناتان باتە خوارێ خوای گەورە ئێوە جانیبە البەری بەسەر لەسەر ڕووی وشکایی لە ناو وشکاییدا خۆخوا هەر بەحری بەدەست نییە بەڵێ لە ناو بەحردا دەتوانێت بایەکی بە قووەت لە کەشتێکەتدا وایە شەپۆلێکی لێدا کەشتێکت نقم کات و غەڕقیکە ئەدی لە وشکاییدا کە لە وشکاییدای مەترسیت لەسەر نییە گەخوا بیەوێ ئەو وشکایی کە ئێمە لەسەرنی پێمان وایە شوێنمان زۆر ئەمینە و زۆر پارێزراوە ئەگەر خوا قەراریدا بە ژێرماندا بباتە خوارێ یا ئێمە بەو زەویەدا بباتە خوارێ یەک زەڕە فەرقی نییە هاخوا چۆن دەتوانێت بە ئاودا بباتە خوارێ کەشلا ئەگە ئەمری کرد و فەرمانی کرد ئەو زەویەش لە ژێر پێتدا شل دەبێت کە خوای گەورە زۆر قەومی بە زەویدا بردوونەتە خوارێ قارون لە قیمەی دەسەڵات و دەوڵەمەندیدا بوو وانێ کلیلی خەزێنەی پارەکانی چەند بار بوون بەس کلیلەکانی کاتێک کە خوا غەزەبی لێگرت خوای گەورە بەناخی زەویدا بردیە خوارێ ئەی ئێمە ئەگەر خواویستی لە وشکاییدا غەزەبت لێ بگرێت ئەو کاتێک کە بێ باوەڕی دەکەی یان لە ئەمری خوا دەردەچێ چێ دەتپارێزێ ئەفە ئەمینتوم ئایا ئێوە پارێزراون ئەمینن دڵنیا کراونەتەوە ئەی یەخسیفە بیکم کە ناباتە خوارێ خوا ئێوە جانیبە البەری بەسەر ڕووی وشکاییدا و لە ناو وشکاییدا بەزەویتان ناباتە خوارێ ئەو یان یورسیلە عەلەیکم حاسبن یا ئەمینن دڵنیان کە نانێرێتە سەرتان حاسبن ڕەشەبا یان بەرد جا هەندێک لە مفەسرین دەفەرمون حاسب یعنی ڕەشەبا هەندێک دەفەرمون یعنی بەرد تەمەن خوای گەورە قەومی عادی بەچی لەناو بردووە بە ڕەشەبا قەومی لوط بەردی بەسەردا باراندون جا حاسب هەردوو معناکەشی هەنە بە معنای ڕەشەباش دێ بە معنای بەردیش دێ فعلەن خوا دەتوانێت ئینسان بە ڕەشەبای بەهێزیش لەناو ببا بەردیشت دەتوانێت بەسەردا ببارێنێ و هێندێکیش دەفەرمون حاسب ڕەشەبایەکە کە بەرد هەڵدەگرێت خوای گەورە بایەکی ئەوەندە بە قووەتت بۆ بنێرێ باەکە بەر لەگەڵ خۆی هەڵبگرێت و خۆت و وەک دەڵێ ماڵ و حاڵت و دەوروبەرت هەموو لێوێران کات و ژیانت نەیەڵێ بێگومان خوای گەورە دەتوانێت لە وشکاییش بە وشکاییدا باتە خوارە ئەگەر حەزی لێبێ یان ڕەشەبا بنێرێ بەسەردا یا بەرد بەسەردا ببارێنێ ثم خوا دەفەرمێ پاشان لا تەجیدو دەستان ناکەوێ لەکم بۆ ئێوە وەکیلە کەسێک کە کارتان بەڕێکات و ئیشتان بۆ جێبەجێکات و پشتیوانیتان بکات و یارمەتیتاندا وەلەو تنگانە و ناڕەحەتیە دەرتان بێنێ ئەگەر خوا دەرتان نێنێت و فریاتان نەکەێت ئەفە ئەمینتوم ئایا ئێوە دڵنیان ئەی یەخسیفە بیکم کە ناباتە خوارێ خوای گەورە ئێوە جانیبە البەری لەسەر ڕووی وشکاییدا بەسەر ڕووی وشکاییدا دڵنیان لەوەی کە خوای گەورە ئێوە لە وشکاییدا و لە شوێنی وشک و لە دەرەوەی بەحر و دەریا خوا ئێوە بە زەویدا ناباتە خوارێ ئەوە یەک ئەو یورسیلە عەلەیکم حاسبن یا ئەمین و دڵنیان کە خوا نانێرێتە خوار بەسەرتاندا ڕەشەبا یان بەرد ثم لا تەجیدو لەکم پاشان دەست ناکەوێت ئێوە دەستان ناکەوێت وەکیلە کەسێک کە کارتان بەڕێکە ثم لا تەجیدو لەکم دەست ناکەوێت بۆ ئێوە وەکیل کەسێک کە کارتان بۆ جێبەجێکات و ئیشەکانتان بۆ ڕایی کات و یا لە تنگانە و ناڕەحەتیەکان ڕزگارتان کرد ئەو جارخوا دەفەرمێت ئەم ئەمینتوم یان ئێوە دڵنیان لەوەی ئەی یوعیدەکم کە ناتان گێڕێتەوە خوای گەورە جارێکی فیهی بۆ ناو دەریا تاڕەتەن ئوخرە جارێکی دیکە جارێک لە بەحر هاتیە دەرێ و ڕزگارت بوو وایە ئەگەر خوای گەورە جارێکی دیکە ئیشی خستیەوە ناو بەحر و وایە جاری دووهەمیش بە هەمان جاری شێوەی جاری یەکەم مەترسیت لەسەر دروست بوویەوە ئەوە جاری یەکەم ڕزگارت بوو وایە
هاتێ دەرێ خواد نەناسی و لە ئەمری خوا دەرچووی جاری دووەم خوا وعدی پێداوی جواری دووەمیش ڕزگارت کە بێگومان نا ئەم ئەمینتم ئایا ئێوە دڵنیاییتان پێدراوە ئەی یوعیدەکم کە ناتان گێڕێتەوە خوا فیهی بۆ ناو دەریا تارەتەن ئوخرە جارێکی دیکە ئەو کاتە فەیورسیلە عەلەیکم ئەو جار فەیورسیلە عەلەیکم بنێرێتە سەرتان لەناو ئەو بەحرە لەناو ئەو دەریادا قاسفەن منە ڕیح قاسفەن یعنی شتێکی پشتشکێنەر لەبە باەکی بەهێزی پشتشکێنەری زۆر بە قووەت کە قاسف یعنی پشتشکێنەر بۆ ئێوە دەستان ناکەوێ عەلەینا بیهی تەبیعا ثم لا تەجیدوا پاشان دەست ناکەوێ نایدۆزنەوە ئێوە عەلەینا لە بەرامبەر ئێمەدا بیهی تەبیعا کەسێک کە هەوڵی ئێوە بدا تۆڵەتان بۆ بکاتەوە یان داواکاریتان بگەێنێتە ئێمە یا تۆڵی ئێوە لە ئێمە بستێنێتەوە خوای گەورە کە ئینسانی سزادا سزای خوای گەورە کەس لە بەرامبەریدا ناتوانێت بوەستێ ئەوە یەک و ناتوانێت کەسیش داوا بکات لە خوای گەورە سزاکەی لابە ئەگەر خوای گەورە خۆی سزاکە لەسەر ئینسان هەڵنەگرێ ئەفە ئەمینتم ئایا ئێوە دڵنیاییتان پێدراوە ئەی یوعیدەکم فیهی کە ناتان گەڕێنێتەوە خوا بۆ ناو بەحر و دەریا تارەتەن ئوخرا جارێکی دیکە جا فەیورسیلە عەلەیکم ئەو کاتە جاری دووهەم بنێرێتەوە سەرتان قاسفەن یعنی پشتشکێنەرێک منە ڕیحی لەبە تەمەن لە کوردیدا دەبێت پێش و پاشێکین یعنی باەکی بەهێزی پشتشکێنەر فەیوغریقەکم هەر هەمووانتان ئەو باە وا بکە هەر هەمووانتان لە ناو دەریادا بخنکێنێت بەڵام بیما کەفەرتم بەهۆی ئەوەی کە ئێوە بێباوەڕ بوون بەخوا بەهۆی ئەوەی کە دەرستان وەرنەگرت پەنتان وەرنەگرت لە وشکاییدا لە خوا یاخێبوونەوە ثم پاشان خوا دەفەرمێ لا تەجیدوا دەستان ناکەوێ کەسێک لەکم بۆ ئێوە عەلەینا بیهی تەبیعا کە تۆڵەی ئێوە لە ئێمە بکاتەوە یان داواکاری ئێوە بە ئێمە بگەێنێت یان ئێوە ڕزگار کا لە دەستی ئێمە و بە دوای کارەکانتان دابسێت و وەک دەڵی ئیش و کارەکانتان بۆ ڕێکخا ئەگەر خوای گەورە بیەوێت ئیشەکانت لێ تێک بدە وازەحە پاشان خوای گەورە دەفەرمێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وەلەقەد یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی کەڕەمنا ئێمە ڕێزمان گرتووە لە کێ ناڵێ لە ئادەم ها لە بەنی ئادەمە لە نەوەکانی ئادەم هەر هەمویان هەرچی نەوەی ئادەمە خوای پەروەردیگار ڕێزی لێگرتووە بەچی بۆی عەقڵێکی داوە بە مرۆڤ تەمەن نەیداوە بە هیچ دروستکراوێ علم و زانستێکی داوە بە مرۆڤ نەیداوە بە هیچ کەسێک نوتق و قسەکردن تایبەتە بە مرۆڤ هەرچی لە کەوندایە تەسەوورکە هەرچی لە کەوندا خوا دروستی کردووە بۆ شێ دروستی کردووە بۆ خزمەتی مرۆڤایەتی دروست کردووە تەنانەت ئەو شتانەی کە ئێمە بە زیان بەخشیان دەزانین ئەوانەی کە پێمان وایە سوودیان نییە کە لە قورئاندا باسی مێشولەی کراوە وایە باسی مەسەن جاڵجاڵۆکەی کراوە باسی مێرولەی کراوە تەنانەت باسی بەراز و وەک دەڵێ سەگ کراوە کە ئەوانە مەخلوقاتێکن خەڵک پێی وایە زیان بەخشن بەڵام لە حەقیقەتدا ئەگەر ورد ببیەوە لەیان و بە دوواداچوون بکەی ئەگەر لەلایەک نیسبەتێکی دیاریکرا و زیانیان هەبێت و زەرەرێکی جزئی و کەمیان هەبێ لەلایەکی دیکەوە وەک دەڵێ چەندان سوود و قازانجت پێدەگەێنن هیچ نەبێ لەو دەعبا و دڕندانەی کە هەنە زۆرینەیان ئەو ئۆکسجین و شتانە بەرهەمدێنن کە مرۆڤ پێویستی پێیەتی بەعکسەوە ئەوانەی کە زیان بەخشن وەک دەڵێ هەڵی دەمژن و لە ئینسانی دوور دەخەنەوە بۆیە خوای گەورە ڕێزی لە ئادەمیزاد ناوە ئادەمیزادەکە هەرچیەک بێ بەڵێ ئەگەر ئیماندار بێت و خواناز بێ ڕێزەکەی تایبەتە بەڵام هەر مرۆڤ بۆ خۆی ئەگەر بێباوەڕ و خراپەکاریش بێت خوای گەورە ڕێزێکی تایبەتی لە کەسەکەی ناوە ئەگەر کەسەکە خۆی بێڕێز نەکە وەلەقەد کەڕەمنا سوێن بەخوا ئێمە ڕێزمان گرتووە لە نەوەکانی ئادەم ئەوە یەک وەحەمەلناهم
هەڵیشمان گرتوون ینی هۆکارمان پێبەخشیون کە هەڵیان بگرێ فیلبەری لە وشکاییدا لە وشکاییدا ها وشتر هەیە ئەسب هەیە وانێ ئەو هەموو گیاندارانە هەنە کە مرۆڤ دەتوانن بستنە سەر پشتیان وایە و ئێستا ئەو هەموو تارە و سارە و وەسائلانەی گواستنەوە کە خوا دروستی کردوون هەمووی لە خزمەتی کێدانە هەمووی لە خزمەتی مرۆڤدان و مرۆڤ بەچی دروستی کردوون بەو عاقڵەی کە بەس مرۆڤ هەیەی خوا بە مرۆڤی داوە و حەمەلناهم هەڵمان گرتون مرۆڤایەتی و نەوەکانی ئادەم لە ناو وشکایی و والبەحر و لە ناو دەریاشدا ها شتانێکمان پێداون دروستکراوێکمان پێداون کە لە ناو دەریاشدا نقوم نەبن ئەوجار وەڕەزەقناهم پێشمان داون منە الطەیبات جۆرەها خۆراک و خواردنی پاک و حەڵاڵ و بەسوود ئەوجار وەفەضەلناهم هەڵیشمان بژاردوون بە چاکتریشمان داناون ئینسانەکان على كثيرين بەسەر زۆرینەی ممن خەلقنا لەو دروستکراوانەی کە ئێمە دروستمان کردوون تەفضیلە یعنی بە چاکدانانێکی و بە باشدانانێکی زۆر بەرچاو و دیار و جێگای سەرنج و جێگای دقت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە سوێن بەخوا بە بێگومانی ئێمە ڕێزمان گرتووە لە هەرچی نەوە و وەچەی ئادەم هەیە وحەمەلناهم هەڵمان گرتوون یعنی وەسائل و هۆکارمان پێداون کە هەڵیان بگرن لەکوێ هەڵیان بگرن فی البەری والبەحر لە وشکایی و لە دەریای جارێ هەر خوا قاچی پێداون قاچەکانی خۆمان دەتوانن خۆمان هەڵبگرن وایە ئاژەڵ و گیاندار زۆری هەیە کە خوا بەس بۆ ئەوەی دروستی کردووە مرۆڤ بەکاریان بێنە سواری پشتیان بێت و شتەکانی خۆیانی پێ بگوازنەوە ئەو سایرە و تایرە و وەسائلانەی کە ئێستا هەن ئەگەر نەبان خەڵکسی دەکردیانی بەو هەموو ژمارە زۆرە و عەدەدە زۆرە وایە لەو سەری دنیای کاورە بە 2-3 سەعاتان ئەگەر ئەوانە نەبانە چۆن دەگەیشت و وەک دەڵێ ئەو هەمووشتانەی چۆن دەگەیاندن و لە ناو دەریاشدا خوای گەورە کەشتی و جۆرەها کەشتی بەخشیون بە مرۆڤایەتی وەڕەزەقناهم و ڕۆزیشمان داون بە ئینسانەکان منە الطەیباتی لە چەندان جۆری پاک و حەڵاڵ وەفەضەلناهم و بە چاکتریشمان داناون هەڵیشمان بژاردوون مرۆڤایەتی و نەوەکانی ئادەم على کەثیرین بەسەر زۆرێک ممن لەو شتانەی کە خەلقنا ئێمە دروستمان کردوون تەفضیلە یعنی بە چاکدانانێکی زۆر بەرچاو دیار ئەوجار خوا دەفەرمێ یەومە کەواتە ئەو جاوە یەومە لە زمانی عەرەبیدا مەفعول بهیە بۆ فعلێکی مەحذوف یعنی وەذکر یەومە یعنی بیر بکەوە ئەی ئادەمی زات ئەی ئەو نەوەی ئادەمەی کە خوا ڕێزی لێناوی لە ڕۆژێک کە نەدعو ئێمە بانگ دەکەین کولە ئوناسین هەموو کەسێک هەر کەسێک لە قیامەتێک کە بانگ دەکرێ بەچی بانگ دەکرێ بئیمامهم یعنی بە پێشەوایەکەی ئەو پێشەوایە تەفسیری زۆرن طبعا هەندێک دەفەرمون هەموو کەسێک لە قیامەتێک کە بانگ دەکرێت بە ئیمامەکەی مەبەست پێی پێغەمبەرەکەیە بە ناوی پێغەمبەرەکەی خوا بانگی دەکا لە قیامەتێ دەگوترێت ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بنمونە ئەوانەی کە شوێنکەوتەی پێغەمبەرن ئەوانەی شوێنکەوتەی ئیسان پێیان دەگوترێت ئەی شوێنکەوتوانی عیسا شوێنکەوتوانی موسا شوێنکەوتوانی نوح ئیبراهیم ئەو یەک لە تەفسیرەکان هەندێک دەفەرمون ئیمام مەبەست لەی ئومە دایک یعنی ئەو تەفسیرەشی هەیە دەڵێن لە ڕۆژی قیامەتێدا خوای گەورە دەفەرمێت ئەی فڵانی کوڕی فڵانی ناوی دایکی دەڵێن لە کاتی تەڵقینیشدا هەر ناوی دایکی دەگوترێ ئەوەش ڕەیەکە دەڵێن بۆ خوا ناوی دایکی دەڵێ بۆ ئەوەی ئەگەر لە ناو ئادەمی زاددا کەسێک هەبێ وەک دەڵێ بە ئاشکرا بەڕواڵەت کوڕی پیاوێکی بێت و لە حەقیقەتدا هاو نەبێ بۆی فەزەح نەبێ خوای گەورە سڕەکەی ئەوەش قسەیەکە بەڵام زۆر بە قووەت نییە و زۆرینەی تەفسیرەکان دەفەرمون ئیمام مەبەست نامەی کردەوەیە نامەی کردەوەکانی خۆت بەدەستی مەلایکەتەکەوەیە ناوی تۆی لەسەر نووسراوە چۆن ئێستا دەفتەرێک ئیتۆ بێ وایە ناوی تۆی لەسرە بە ناوەکەی تۆ دەزانن ئەو دەفتەرە ئیتۆیە لەسەر نامەی کردەوەکانی تۆ ناوی تۆ نووسراوە بۆیە کە نامەی کردەوەکان دەیانەوێ بدەنێ دەڵن فڵانی کوڕی فڵانی وەرە نامەی کردەوەکانت وەرگرەوە بەس بۆچی بە نامەی کردەوەی دەگوترێ ئیمام چونکە کە نامەی کردەوەکەت وەرگرتەوە
نامەکە بە پێشت دەکەوێت هەیە بە پێشت دەکەوێت کردەوەکانی خۆتن بە پێشت دەکەون دەستت دەگرن دەدبن بۆ بەهەشت یان خوا پەناماندا تەوان بەدوات دەکەون و پاڵت پێوە دەنێن بۆ دۆزەخ ئینسان لە قیامەتێ بە دوای نامەی کردەوەی خۆیەتی ها بۆی ئیمام چێە ئیمام ئەو کەسێک لە پێشتا هەموو کەسێک لە قیامەتێ دەڵێن لە دوای نامەی کردەوەکانی خۆیتی بە دوای نامەی کردەوەکانی خۆیدا دەڕوە بۆش تەوان خوای گەورە ناوی کتێبی ناوە ئیمام ئەوە هەر کامێکیان بێ یەومە یعنی بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە ئێمە بانگ دەکەین کل لە ئوناسین هەموو کەسێک بە ئیمامین بە نامەی کردەوەکانی خۆی یان بە ناوی پێشەواکەی خۆی وازەحا ئەها جا دواتر هەر باسی نامەی کردەوەشە بۆیە ئەوەیان نزیکترە لە ڕاستی فەمەن ئوتیە هەر کەسێک پێی بدرێتەوە کتابە و نامەی کردەوەکانی بیەمینیهی بەدەستی ڕاستی ئەو باسی لێرە ئەوانە ناکە کە بەدەستی سەبوەری دەگرنەوە تەمان لە شوێنی کە باسی دەکا فەئەمما من ئوتیە ئەو کەسەی کە وەری دەگرێتەوە و پێی دەدرێتەوە کتابە و نامەی کردەوەکانی بیەمینیهی بەدەستی ڕاستی چ دەبێ چ دەکا فەئولایکە ئەو کەسانە کە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەرگرتەوە یعنی بەختەوەرن یعنی خۆشحاڵن بۆیە یەقڕەئونە دەخوێننەوە لە پێشچاوی خەڵکی ها بۆ خەڵکی کتابەهم نامەی کردەوەکانی خۆیان ها لە ناو خەڵکیدا شانازی بە کردەوەکانی خۆیان دەکەن دەڵێن لە ناو کردەوەی ئەعمالەکانماندا ئەو چاکانە هەبوون بۆیە خوای گەورە ئێستا کردەوەکانی لێ قبوڵ کردوین و بەدەستی ڕاست شەهادەکەی پێداوینەوە و سەرفراز و بەختەوەرین ولا یوظلەمون ستەمیشیان لێ ناکرێت بەو معنای چاکەیان کرد بێ و بۆیان نەنووسرابێ فەتیل یعنی بەقەدەر دەزووی ناو دنکە خورمای یان ناو ئەو دەزوەی کە لە ناو میوەکاندا هەیە و زۆر باریکە و بە حەستەم دەبیندرێ ئەگەر بەقەدەر ئەوەش چاکەیەکت کردبێ لە ناو نامەی کردەوەکانی خۆتدا چاکەکەی خۆت هەر دەبینیەوە یەومە بیر بکەنەوە لەو ڕۆژەی نەدعوو ئێمە بانگ دەکەین کل لە ئوناسین هەموو کەسێک بئیمامهم بە نامەی کردەوەکانی خۆی فەمەن ئوتیە هەر کەسێک پێی بدرێتەوە کتابە و نامەی کردەوەکانی بیەمینی بەدەستی ڕاستی فەئولائیکە ئەوانە چ دەکەن یەقڕەئونە دەخوێننەوە بە خۆشحاڵیەوە ها ئەگەر کابرا ئەوەی دەستی چەپی دەدەنێت تااقەتی خوێندنەوەی نییە ها هەر تەماشای دەکەن یا لەیتەنی كنت ترابا یا لەیتەنی لەم ئوتە کتابیە وەلەم ئەدری ما حسابیە خۆزیە هەروەرم نەگرتبایەوە خۆزیە گەڵبام خۆز بە هەر زیندۆ نەبوو بامەوە لەبەرەوەی دەزانێت بەدبەختە بەس ئەوانە ئەوانە خۆشحاڵن دەفەرمی ئەوانە دەخوێننەوە نامەی کردەوەکانیان ولا یوظلەمون ستەمیشیان لێ ناکرێت فەتیل بەقەدەر دەزوێکی باریکی ناو میوە و دنکە خورماش ئەی قاعیدەکە چۆنە یاساکە چۆنە لە قیامەتێ ومن كان في هذه أعمى هەر کەسێک لەو ژیانی دنیای ئێستا ها هذه اسم ئیشارەیە بۆچێ بۆ دنیای کە ئێستا ئێمە تێیدا دەژین ها ومن كان في هذه أعمى هەر کەسێک لەو ژیانی دنیادا کوێر بوو بێ کوێر بوو بێ یعنی چی یعنی لە ئاست ئاەتەکانی خوای پەروەردگار و بەڵگەکانی خوا و دەسەڵاتی خوادا خۆی کوێر کرد بێ ها دەناخۆ ئەوانەی سەرزەوی ئەوەی کافرە کوێرە کوێری چاو نییە ها بەڵام کوێری دڵە دڵی کوێرە دڵی حەق نابینێ وەک دەڵێ چاوی حەق نابینێ بە چاو حەق ناخوێنێتەوە بە چاو بە دوای حەق ناکەوێت و پند و عیبرەتی لێوەرناگرێت بۆیە هەر کەسێک ومن كان في هذه أعمى هەر کەسێک لەو ژیانی دنیادا خۆی کوێر کرد بێت لە ئاست ئاەت و فەرمودەکاندا خوا دەفەرمێ فەهوە ئەو کەسە فی الآخرەتی لە قیامەتدا ئەعمە خوا بە کوێری حەقیقی حەشری دەکا ئەو جار وأضل وگمڕاترین کەسیشە سەبیلە لە ڕێگا لە هەموو خەڵکی زیاتر ڕێگای لێونە چۆن لە دنیادا سەرگەردانە تەبان هەر جارە بە دوای ڕێزکە و ڕێبازێک دەکەوێت و نازانێت ئەو ڕێزکە و ڕێبازەی بە دوای کەوتووە بەرەو کوێی دەبا لە قیامەتی هەر بەڕاستی کە زیندوو دەبێتەوە بە شێوازێک زیندوو دەبێتەوە نازانێت بەکوێدا بڕوە نوازانێت چۆن ڕێگای مەحشەر و ئەوانەش بگرێ هەتا لە نەتیجەدا تەقەن دەبێت مەلایکەتەکە پاڵی پێوەنێن یا بەهۆی فوی دووهەم یا سێهەمەوە کە فوو بە سووردا دەکرێت پاڵیان پێوە ببدرێت و بە ناچاری بخرێنە دەشتی مەحشەر جا
زۆر جار دەگوترێ ها لە ئەگەر سەیریکەن لە هێندێک ئاەتی کەدا خوا دەفەرمێت جارێ هیچ ئینسانی کافر لە ئەسنای زیندووبوونەوەیدا شوێرە کە بە شوێری زیندوو دەبێتەوە دەڵێ خوایە لیمە حەشەرتەنی ئەعما وەقەد كنت بەصیرا دەڵێ خوایە بۆچی بە شوێری حەشرت کردم خۆ من لە دنیادا بینا بووم خوای گەورەش پێی دەفەرمێ ئەتۆ لە دنیادا ئاەتەکانی ئێمەت لەبیر کرد و خۆت لە ئاستیاندا شوێر کرد بۆیە خوای گەورە دەفەرمێ ئێستا بە کوێری حەشرمان کردووی و زیندومان کردوویەتەوە بەس چۆن لەگەڵ ئاەتانە تێچکەینەوە کە دەگوترێ ها لە دەشتی مەحشەر بە نمونە ئینسانی کافر جەهەنەم دەبینێ وایە جەهەنەمی پیشان دەدرێ ئەگەر کوێر بێ چۆن دەیبینێ مفەسرین دەفەرمون شوێربوونی کافرەکان کاتیە ئەو کاتەی کە زیندوو دەبنەوە عەفوو شوێرن هەتا دەبرێنە دەشتی مەحشەر کە خرانە دەشتی مەحشەر لەوێ بینایان بۆ دەگەڕێندرێتەوە بەشی ئەوەی کە یەکتر ببینن یا ئەو عەذاب و سزایە ببینن کە خوا چونکە هەوە باسی زیندووبوونەوەیە کە زیندوو دەکرێنەوە کوێرن بەڵام ئەو کاتەی کە دەچنە دەشتی مەحشەر و لەوێ جەهەنەمیان بۆ دەهێنرێتە دەرێ وەکو سزا پیشانیان دەدرێت لەوێ هەم جەهەنەمی دەبینن هەمیش نامەی کردەوەکانی خۆیان دەبینن کاتێک کە نامەی کردەوەکانیان پێدەدرێتەوە دەتوانن بشی خوێندنەوە و یەکتریش دەبین و یەکتریش دەناسنەوە ومن كان في هذه أعمى هەر کەسێک لەو ژیانی دنیادا کوێر بوو بێ بە معنای ئەوەی خۆی کوێر کرد بێت لە ئاست ئاەت و فەرموودە و نیشانە و دەسەڵاتی خوا پند و عیبرەتی لێ وەرنەگرت بێ فهو في الآخرة فهو ئەو کەسە لە قیامەتدا ئەعما بەڕاستی کوێرە خوا بە کوێری حەشری دەکا و ئەضەل سەبیلە و یعنی گومڕاتریشە زیاتریش لێی ون دەبێ ڕێگا یعنی لە دنیادا چەندە ڕێگای لێون بووە لە قیامەتێ زیاتر سەری لێ دەشەوێت و سەرگەردان دەبێت و بەسەر لێ شێواوی خوای گەورە زیندوو دەکاتە ئەوجا خوا دەفەرمێ وئین کاد و خەریک بوو نزیک بوو ئەو بتپەرستانەی مەککە لەیەفتینونەکە ئەتۆ تووشی بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکی زۆر گەورە بکەن عن الذي سەبارەت بەوەی کە ئەوحەینا ئیلەیکە ئێمە وەحیمان کردبوو بۆ لای تۆ خەریک بوو ئەو بتپەرستانەی مەککە لەیەفتینونەکە یعنی ئەتۆ لا بدەن ئەتۆ سەرگەردان کەن سەر لێ شێواوکەن لە چی سەرگەردان و سەر لێ شێواوتکەن و لادەن عن الذي لەو شەریعەت و دینەی کە ئەوحەینا ئیلەیکە ئێمە بە وەحی و نیگا بۆ تۆمان ناردبوو ئەو جار لیتەفتەریە وات لێ بکەن هەڵبەستی عەلەینا بەسەر ئێمەوە بە ناوی ئێمەوە غەیڕەهو شتێکی جیاواز لەوەی کە ئێمە بۆمان ناردووی ئەو ئاتە جارێ باتەواوی کە وەئیذەن ئەگەر وات کرد بە ئەگەر بە قسەی ئەوانت کرد بە ئەوان توانی بەیان ئەتۆ لە وەحی لادەن لەو پەیامەت لادەن کە خوا پەیدا ناردووی و خوا بۆی ناردووی لەتەخەذوکە خەلیلە بێگومان چ دەبوو ئەو کاتە وئیذە لەتەخەذوکە ئەو کاتە ئەتۆ ئەوانت دەکردە وایە لەتەخەذوکە خەلیلە ئەوان ئەتۆیان دەکردە هاوڕێی خۆی یان ئەتۆ دەبووی بە هاوڕێ و ڕەفیقی نزیکی ئەوان وەکو ئەوان حسابت لەگەڵ دەکرات و وەکو ئەوان مامەڵت لەگەڵ دەکرا چۆن ئەو ئاەتەکەی هاتە خوارێ طبعا لە سوڕەتی کەهفیش خوێنمان یەک لە پێشنیارەکانی بتپەرستەکانی مەکە ئەوە بوو دەیانگوت ئەی محەممەد صلی الله عليه وسلم وەرە با ڕێکەوێ ئەتۆ قسە بە خواکانی ئێمە مەڵێ ئێمەش قسە بە خواکانی بەخوای تۆ ناڵێ ئەوە یەک لە پێشنیارەکانیان بوو پێغمبەر صلی الله عليه وسلم زۆر جار بە خەیاڵیدا دەهات و بە مێشکیدا دەهات چ دەبێ بەشکم ئیمان بێن و موسڵمان ببن یان ئەگەر لەوەی بە قسەی نەدەکردن دەیانگوت دەی ئەو کەسانەی لەگەڵتن هەموو کۆیلە و بێدەسەڵات و بێتوانان ئەوان لە خۆت دوورخەوە لە جێگای ئەوان ئێمە ئیمانت پێدێنین ئەو کاتی کە ئێمە ئیمانمان پێهێنای هەموو خەڵک ئیمانت پێدێنێت و وەک دەڵێ ئێمە هێزمان هەیە و دەسەڵاتمان هەیە و ناوبانگمان هەیە خەڵک ئەو کاتە دەڵێت شوێن کەوتوەکانی محەممەدی کەسە بە ناوبانگەکانی مەکەنە نەک خەڵکە فەقیر و کۆیلە و ڕەشوڕوتەکان لەوەش دیسان پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریک بوو خەیاڵکە یان بە مێشکی داوێ بەس بەشکم هیدایەت بەڵام ئەوەشی نەکردەوان
پێشنیاری ئاخیریان ئەوە بوو دەیانگو دەیقەی ناکە مادام وازیان لێ ناهێنی وەصبر نەفسەکە مع الذین یدعون ئەوەی سوورەتی کەهف مەجلیسمان بۆ جیاکەوە ئەگەر دانیشتی لەگەڵ ئێمە با ئەو کۆی لەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕوتانەی کە ئێستا لە دەورەتن نێنە ئەو مەجلیسێکە ئێمەی لێین ئەوە بەلای پێغەمبەری شتێکی معقول بوو چ دەبێ ئەگەر مەجلیسی ئەوان جیابێت و ئێوانی جیابێت و بەڵام خوا دینی ناردۆ بۆی خەڵکی هەمووی بەیەکەوە بکا بە عەبدی خوا بۆی چینایەتی و جیاوازی نەهێڵێ خوای گەورە ڕێی لە پێغەمبەر کرد و هەڕەشەشی لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم ئەگەر پێشنیارەکەی ئەوان قبوڵکەی یعنی وازت لە وحیەکەی ئێمە لە پەیامەکەی ئێمە لە شریعەتەکەی ئێمە هێناوە کە وازت لە شریعەتەکەی ئێمە هێنا و لە پەیامەکەی ئێمە هێنا لە جیاتی ئەوەی ببیە خەلیلی ئێمە ببیە ڕەفیقی ئێمە ببیە خۆشەویستی ئێمە ئەو کاتی دەبیە ڕەفیق و خۆشەویستی بتپەرستەکانی مەککە چونکە ئینسان المەرء مع من ئەحەب ئینسان لەگەڵ ئەو کەسەیە کە خۆشی دەوێت لە دنیادا یاسای چێپەیڕەوکەی و بە قسەی چێ بکەی خوای گەورە مامەڵەی ئەوت لەگەڵ دەکات بە قسەی خوا بکەی بێگومان عەبدی خوای ئەگەر بە قسەی غەیری خوات کرد بێگومان ئەو کاتێ دەبیە عەبدی ئەو کەسێک کە بە قسەت کرد جا ئەو ئاەتانە و دوو ئاەتانە باسی ئەوەی دەکات وئین کادوا یعنی خەریک بوو نزیک بوو لەیەفتینونەکە ئەتۆ لا بدەن عن الذي لەو دینەی کە ئەوحەینا ئیلەیکە ئێمە بە وەحی و نیگا ناردوومانە بۆ تۆ وازحە لیتەفتەریە تا هەڵبەستی عەلەینا بەناوی ئێمەوە غەیڕەهو شتێک جیاواز بێ لەوەی کە ئێمە بۆمان ناردووی وئیذەن ئەگەر تۆ وا بکەی ئەوەی ئەوان دەیانەوێ ئەنجامی بدەی لەتەخەذوکە خەلیلە بێگومان تۆ ئەوانت کردووە بەچی بە هاوڕێ و ڕەفیق و برادەری خۆت ئەو کاتە تۆ بە ڕەفیقی ئەوان حساب دەکرێت ئەتۆ لە جیاتی خوا ئەوانت هەڵبژاردووە وەخوای پەروەردگاریش ئەتۆ دەداتە دەستی ئەوان ئەو کات جاخوا دەفەرمێ وەلەولا ئەن ثەبەتناکە ئەگەر ئێمە ئەتۆمان جێگیر نەکردبایە وەلەولا ئەگەر ئەن ثەبەتناکە ئێمە ئەتۆمان پێچەسپا و دامەزراو نەکرد بە لەقەت کیتتە دەفەرمێ سوێن بەخوا و بە بێگومانی نزیک بوو تەرکەن و ئیلەیهم تەرکەن مەیلکەی بەلایەندا شەیئەن قەلیل ئەگەر شتێکی کەمیش بێ مەیلکردن بەلای کەسی کافردا وەک دەڵێ ئێستا دەیگەینێ گەورەترین هەڕەشەی لەسرە بەس مەیلی دڵی مەیلی قەلبی وەلەولا ئەگەر ئەن ثەبەتناکە ئێمە تۆمان دامەزراو نەکرد بایە و دڵمان نەچەسپاند بای لەسەر وەحی و ئیمان لەقەت کیتتە سوێن بەخوا خەریک بوو تەرکەن و ئیلەیهم یعنی تۆ مەیل و ئارەزوو بکەی بەلایەندا شەیئەن قەلیلە ئەگەر ئەو مەیل و ئارەزووکردنە شتێکی زۆر کەمیش بێ چونکە مەیلکردن لە سوورەتی یونسە یان هوودە خوا دەفەرمێت وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار دەفەرمێ مەیلی قەلبیش بەلای ئەو کەسانەدا مەکەن کە ستەمکارن دەنە ئاگر دەتسووتێنێ گەورەترین ستەمکار بتپەرستیە وەلەولا ئەن ثەبەتناکە ئەگەر ئەتۆمان دامەزراو نەکرد بایە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەقەت کیتتە سوێن بەخوا خەریک بوو تەرکەن و ئیلەیهم مەیل بکەی بەلایەندا شەیئەن قەلیلە ئەگەر مەیلەکە شتێکی کەمیش بێ وەکو گوتم لە پێشنیاری ئاخیریدا خەریک بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم حەز بکە ئەویش لەبەر خاتری ئەوەی نا حەزی لە دەسەڵات و لە ئەوە بێ بەس بۆی بەشکم مسلمان بن بەشکم ئیمان بێنن خەریک بوو بە خەیاڵی دابێت ئەوەی لە بەرامبەر عەبدوڵای کوڕی ئوم مەکتومیشدا کردووی کاتی خۆی کە عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم پێی دەڵێ ئەو ئاتانەی بۆت هاتوون فێر بکە ڕووی لێوەردەگێڕێت خوای گەورە تەڵان ڕەخنە لە پێغەمبەر دەگرێت سەرزەرشتی پێغەمبەر دەکات چونکە پێغەمبەر لەبەر خاتری ئەوەی کە بتپەرستەکان گوێی لێ دەگرن و لەگەڵیان دانیشتووە فترەیەکی زەمانی کەم عەبدوڵای ئیهمال کرد خوا لەوەش ڕێگای پێنەدا جا خوا دەفەرمی ئیذەن ئەو کات ئەگەر تۆ مەیلت کرد با بەلایەندا چمان لێ دەکردی لەئەذەقناکە دەمان چێشت بە تۆ ضعف الحياة وضعف الممات يعني سزایەکی چەند قات لە ژیانی دنیادا وضعف الممات و چەند قات
سزاش لە کاتی مردندا نەک وەکو خەڵکی ئاسایی سزامان دەدای زیاتر لە خەڵکی دیکە سزامان دەدای بۆ چونکە تۆ پێغەمبەری ها ئەو کەسەی پێغەمبەرە چونکە ئەگەر ئەو ترازا بە پێغەمبەر مەیلی کرد با بەلای ستەمکارەکاندا ئەو کاتە مەیلکردن بەلای ستەمکارەکاندا ڕەوایی پێدەدرا هەتا قیامەتێ وایە هەموو سەحابەکانی پێغەمبەریش چاویان لە پێغەمبەر دەکرێت ئەو کاتە گوناهی خۆی و گوناهی ئەو کەسانەشی بۆ ئێستاشی هەروایە عادەتەن ئەو کەسەی کە قودوە و پێشەنگە چۆن ئەگەر لە کاری چاکەدا پێشەنگ بێ ئەجری زۆرە و پاداشتی زۆرترا وایە ئەگەر لە کاری خراپەشدا ئینسان ببێتە پێشەنگ زۆر ئێستا هەر واقع وایە کەسێک کە لەکن خەڵکی عالمە کاتێک کردارێکی دەکا لەوانەی بەبێ هیچ قسەیەک چەند کەس وەکوی بکەنەوە وا قەلێشی بپرسیڵ بۆ فڵان کەس وای کرد وایە ئەگەر جاهێندێک کەس هەر بەڕاستیوە دەزانی مادام ئەو کردوێتی دەڵێ ئەو گوناهی ناکە دیارە حەڵاڵە ئەویش دەیکا وێندێک کەسیشێ دەڵێ جاو بەو هەموو عیلمەیە بەو هەموو دینەی فڵان شتەی دەکات و لێی ناگەرێتەوە من بۆ لێی بگەڕێمەوە بۆ پێغەمبەریش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا نەیهێشتوێتەوە لەسەر بەڵام ئەوە بۆ ئێمەیە یعنی ئەگەر کەسێک قودوە و پێشەنگ بێت تووشی ترازان و هەڵەیەک ببێ خوای گەورە لە خەڵکی دیکە تونتر سزای دەدا بۆ چونکە کاریگەری خراپەی ئەو کەسێک کە قودوە و پێشەنگە لەی دیکە زۆرترە ئیذەن ئەگەر وات کردبا مەیلت کردبا بەلای کەسە ستەمکارەکاندا لە ئەذەقناکە ئەو لامەش تەوکید یعنی بە دڵنیاییەوە بە تۆمان دەچێشت تووشی تۆمان دەکرد ضعف الحياة يعني سزایەکی چەند قات لە ژیانی دنیادا وضعف الممات وسزایەکی چەند قات لە کاتی مردندا ثم لا تجد پاشان دەستیش لا تجد لەکە دەستیش نەدەکەوت بۆ تۆ دەستت نەدەکەوت بۆ خۆت یا کەس نەیدەدۆزیەوە بۆ تۆ عەلەینا لە بەرامبەر ئێمەدا نەسیرا کەس سەرت خات و پشتیوانی لێ بکە ئەتۆ پێغەمبەری ئەگەر خوا سزای دابای بۆ خۆت هیچت پێ نەدەکرا بۆ خۆت و کەسیش نەیدەتوانی هیچت بۆ بکە ثم لا تجد پاشان دەست نەدەکەوت بۆ تۆ عەلەینا لای ئێمە نەسیرە کەسێک کە سەرت خات و پشتیوانی لێ بکە کۆتا ئاات وانە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين